فەرموون دەقەیەک بۆستین بۆ ڕوحی پاکی شەهیدان. لەم حەولەیەدا وستمان کەسایەتی ڕێبەر ئاپۆ لەبەر کەسایەتی ڕێبەر ئاپۆ سیمینارێک دابەش بکەین، کەسایەتی ڕێبەر ئاپۆ بناسین و ئازادی ڕێبەر ئاپۆ بۆ ئێمە و بۆ شۆڕەشەکەمان گرنگە. بۆ ئەوەیە ئەمانەوێ بزانین ژن دەوری کیە لەم مجتەمەعی ئێمەیە، لەم گردونەی ئێمەیە کە ئەڵێ ڕێبەر ئاپۆ ژن ژیان ئازادی ئەبێ تێ بگەین لە ژن چییە، ئازادی چییە، ژیان چییە. ژن ئەبێ یەکەم جار خۆی بناسێ، ژن ئەبێ یەکەم جار هێزی خۆی هەبێ، ژن ئەبێ ژیانی خۆی بناسێ، کە ژیانی خۆی ناسی ئەتوانی پەروەردەی و ڕێخستنی ماڵ و مناڵی خۆی بکات، کە ڕێخستنی ماڵ و مناڵی خۆی بە جوانی ئەکات ئەتوانی گۆمەڵگا بەڕێ بکات. لەبەر ئەوە ڕێبەر ئاپۆ دەڵێت لەکوێ خۆت ون کرد ئەبێ خۆت لەو نقطەیە بدۆزیتەوە. ئێمەش لەم خاکەی خۆمانە خۆمان ون کردووە، ئەبێ لەم خاکەی خۆمان بدۆزینەوە، کە ئێمە خۆمان دۆزینەوە و خاوەنداری خۆمان بووین. ئەبێ لەبەر ئەم تندوتیژیە هەمووی لەسەر ژن ئەکرێت، تندوتیژی لەسەر ژن ئەکرێت، دەستدرێژی لەسەر ژن ئەکرێ و کوشتنی ژن ئەکرێ، ئەبێ لەسەری بۆستین. وەکو لە سۆران پیاوێکی دوو ژن ئەکوژیە و محاسبە ناکرێت، بە قانون ئەڵێ تەندروستی تەواو نییە، کە تەندروستی تەواو نەبوو بۆچی دوو ژنی هەیە.